19 مانگی مەی پاش ئەوەی ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران لە سنوورەکانی ئازەربایجان بۆ کردنەوەی بەنداوێک بە هاوبەشی سەرۆکی ئازەربایجان بەشداری دەکات، لە گەڕانەوەیدا کۆپتەرەکەی لە چاوی دوو کۆپتەری تری ئسکۆرت و هاوکارانی ون دەبێت. پاش ڕۆژێک گەڕان، درۆنەکانی تورکیا لە قەتکێوێک بە مردووی و سوتاوی لەگەڵ وەزیری دەرەوە و دوو کەسی تر دەیدۆزنەوە. پرسیاری سەرەکی ئەم ڕۆژانە ئەوەیە کە چلۆنە کەسێکی وەک ڕەیسی کە جگە لە خزمەت بە ویلایەتی فەقی و کۆماری ئیسلامی و داپڵۆسینی خەڵکی ئێران هیچی تری نەکردووە و لە بڕوا پێکراوترین کەسەکانی نزیک خامنەیی بوو، وا بە ئاسانی لە پیلانێکی گوماناویدا لەناو دەبرێت. پێشینەی ئیبراهیم ڕەیسی پڕە لە تاوانکاری و قەڵاچۆکردن، بەناوبانگترینیان لەو حەوت کەسەیەکە هاوینی ساڵی 1988 بڕیاری کوشتنی 3000 کەسی ئۆپۆزیسیۆن و جیابیرانی لە زینداندادا کە دواتر بە هەیئەتی مەرگ ناوی دەرکرد. افرادی رو در سال 68 سال 67 اون که اقدام شد، اون کاملا منطبق با موازین شرعی و قانونی و اونی که حکمش در دادگاه هم دادگاه بدوی هم دادگاه عالی اثبات شده بود. ساڵی 2019 لەو سەردەمەی سەرۆکی دەستگای دادوەری بوو، 1500 کەسی ڕاپەڕی و لە شەقامەکانی ئێران و کوردستان کوژران و سەدان کەسیش ڕەوانەی زیندانەکان کران. دوایین ئاماری تاوانیشی ئەو کوشت و بڕە بوو کە لە کاتی شۆڕشی ژینادا کرا کە ئەو سەرۆکۆمار بوو. لەباری کەسیەتیشەوە ڕەیسی کەسایەتیەکی سووک و پێمەلی هەبووە و بەردەوام خۆی لەگەڵ دەسەڵاتداری سەرەکی ئێران ڕێکخستووە و جێبەجێکەری هەموو ئەرک و فەرمانێک بووە و خۆی خاوەن بڕیار یان بیر و بۆچوونێکی تایبەت نەبووە. خوێندنی تا 6 سەرەتایی تەواو کردووە. ئەی چۆنە کەسێکی وەها کە کەم کەس بیری لێ دەکردەوە مەترسی بێت بۆ دەسەڵاتدارانی ئێران و دنیای دەرەوەش دەکوژرێت. بەگشتی شیمانەی دوو سیناریۆی دەرەکی و ناوخۆیی بۆ کوشتنی جەلادەکەی تاران دەکرێت. سیناریۆی دەرەکی یەکەم، گوایە دیموکراتەکانی ئەمریکا کە هەڵبژاردنیان لە پێشە بەهۆی ئەو نەرمیەی بۆ ئێرانیان نواندووە و ئێران نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ناوەکی، بەم بۆنەوە ڕوبەڕووی ڕخنەی کۆماریەکان بوونەتەوە و ئەمەش وەک خەسارێکی گەورە چاوی لێ دەکرێت. لەلایەکی تریشەوە دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکە وای لە ئەمریکا کردووە بیر لە سازکردنی خەیرانێکی ناوخۆیی بۆ ئێران بکاتەوە. ئەویش پلانی کوشتنی ڕەیسیە چاوەکو لانیکەم دیموکراتەکان بتوانن دەستڕاگەیشتنی ئێران بە چەکی ناوەکی تا دوای هەڵبژاردنەکان دوا بخەن. دووهەم، گوایە چین و بەتایبەتی ڕووسیا بیریان لەوە کردوێتەوە کە ڕەیسی وەک ڕێبەری داهاتووی ئێران دەستی شام بکەن و دەڵێن لە دوایین سەفەری ڕەیسی بۆ مۆسکۆ لەو پێناوەدا بە نهێنی کۆبوونەوەی لەگەڵ پوتین کردووە. ئەوەش دەگاتەوە بەگوێی خامنەیی. خامنەییش ئەو وەک ڕێگری کوڕەکەی دەزانێ و پیلانی کوشتنیدا دەڕێژێت. سێهەم، بەڵام بەهێزترین گریمانە یان سیناریۆی دەرەکی ئیسرائیلە. گوایە تۆڵەی ئەو دەستێوەردانەی لە ئێران کردووەتەوە کە لە غەزە و لوبنان دەیکات و بە ئاشکراش لە مانگی ڕابردوودا سەدان موشکی ئاراستەی وڵاتە کرد، بە تایبەتی دزەپێکردنی ئیسرائیل لە دام و دەستگا ئەمنیەکانی ئێران، شتێکە کە کاربەدەستانی ئێرانیش ئاماژەی پێدەکەن. لە لایەکی تریشەوە دەست و پەیوەندی بەهێزی ئێران لە کۆماری ئازەربایجان کە نزیکبوونی شوێنی ڕووداوەکە لە ئازەربایجان ئەو گریمانە بەهێزتر دەکات کە ئیسرائیل لە خاکی ئازەربایجانەوە لە ڕێگەی دوورەوە کێشەی خستپێدە سیستمی پەیوەندی ڕادیۆیی کۆپتەرەکەی ڕەیسی و تووشی ئەو ڕووداوەی کردووە. سیناریۆ ناوخۆییەکان یەکەم، گوایە خامنەیی بەو ئەنجامە گەیشتووە کە لێنی نێوان کۆماری ئیسلامی و خەڵک لە ئاستێکدایە کە ئەو سەرۆک کۆمارەی کە خۆی بە سەرڕۆیی و ساختەگەری و داپڵۆسان هێنابوویە سەر حکوم ناتوانێت پڕی بکاتەوە. لە هەمان کاتا لەوەش دەترسا سازان لەگەڵ ئەمریکا بە حکوومەتەکەی ڕەیسیەوە خەڵکی لێدنە بدرێت و بشێوی دروست ببێت، کەواتە هەستی کردووە کۆمەلگا پێویستی بە شۆکێکە بۆ ڕاکێشانی سۆز و عەتفی مەسەبی واینی تاوەکو پاشان بە ڕادەستکردنی حکوومەت بە کەسێکی میانەڕە و کە لێنی شەرعیەتی هەندێک لای خەڵک پڕ بکاتەوە و بەو هێزەشەوە لەگەڵ ئەمریکا بسازێ. دووهەم، ناکۆکی نێوان باڵ و هێزە مافیاسەکانی دەسەڵات لە ئێران وای کردووە
باڵێک بوونی ڕئیسی بە مەترسی بزانێ بۆ سەر بەرژەوەندیەکانی بە تایبەتی ئەو گرژیەی لە نێوان کەسانی وەک قالیباف و جەبهەی پایەداری هەیە وای کردووە پەنجەی تاوان بۆ قالیباف ڕابکێشرێت چونکە قالیباف لە فەرماندە کۆنەکانی هێزی ئاسمانی بووە و دەڵێن دەست و پەیوەندیە کۆنەکانی ئەو ڕئیسیان کوشتووە. سێهەم خامنەیی بۆ بەدەسەڵاتگەیاندنی کوڕەکەی دوای مردنی خۆی جگە لە خۆی ئامادەیە هەموو خەڵکی ئێران کاتە قوربانی و لەو پێناوەشتا تا ئێستا سەلماندوویەتی سڵ لە هیچ کەس و شتێک ناکاتەوە و هەموو کەسێکیش لەو پێناوەدا بە مەترسی دەزانێت. ڕئیسی بڕیار بوو 2 ڕۆژ دوای ڕووداوی کوشتنەکەی ببێتە سەرۆکی مەجلسی خیبرەکان. بەپێی دەنگۆی دیداری نهێنی لەگەڵ پوتین و قسەی هەندێک لە لایەنگرەکانی ڕئیسی بۆ بوون بە ڕێبەری دوای خامنەیی لە کۆڕ و کۆبوونەوە ناوخۆیەکاندا وای کرد خامنەیی هەسپا مەترسی بکات کە نەکا بەڕەکە لە ژێر پێی موجتەبایی کوڕی دوای مردنی خۆی بێتە دەر. بە تایبەتی ئاگای لە نمونەی خۆی بوو کە بۆ بەڕێبەربوون پێویست ناکات کەسێکی بەهێز بێت. خۆی کاتێ بوو بەڕێبەر نە ئەزمموی ڕئیسی هەبوو تەنانەت وەک ئەویش کەس پێی وانە بوو ببێت بەڕێبەر. تەنانەت خۆشی لەو کاتەدا دەڵێ دەبێ خوێن بگری بۆ میلەتێک کە کەسێکی وەک من ببێتە ڕێبەری. باید خون گریست بر جامعه اسلامی که حتی احتمال کسی مثل بنده در او مطرح بشه. کوشتنی ڕئیسی چ بە هۆکاری دەرەکی بێت یان ناوخۆیی ڕێگە خۆشکەری زیاتر بوو بۆ ئەو کودەتا ژێربەژێرەی لە پێناو کوڕەکەی خامنەیی دەکرێت. ئەوەی کە خامنەیی سەرەڕای گرتنەبەری هەموو ڕێگاکان دەگاتە ئاواتەکەی تا ئێستا گەرەنتی کراوە. بەڵام سروشتی دەسەڵات و باڵباڵێنی هێزەکانی نێوخۆی دەسەڵات و دزەکردنی هێزە دەرەکیەکان بۆ ناویان لەوانەیە پاش خولەکی کۆتایی واتە چرکەیەک پاشمردنی خامنەیی هاوکێشەکە بگۆڕدرێت یان کەسێکی تر ببێتە ڕێبەر یان شەڕێکی چەندین ساڵەی ناوخۆیی هەڵبگیرسێ. ئەو پرسە و ماتەمینەش بۆ ڕئیسی لە تاران گیرە سەرکردە باڵەکانی وڵاتانی هاوپەیمانی ئێرانی تێدا بەشدار نەبوون. بەڵام سەرکردەکانی باشووری کوردستان لە ئاسی باڵادا لەوێ بوون و سەرکردەکانی ڕۆژئاوا و باکووری کوردستانیش بە پەیام سەرخۆشییان کرد. بەشداری و لاوانەوەی جەلادەکەی تاران ڕوبەڕووی ڕەخنەی چالاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووەوە. هەرچەند دیپلۆماسی و پەیوەندی کوردی باشوور ڕۆژئاوا و باکوور لەگەڵ تاران چەندین ساڵە هەبووە و دەشبێت، بەڵام نەپاراستنی هێڵی سوور و کراسدادڕینی لە ڕادە بەدەر پێشێلکردنی پرەنسیبە نەتەوەیی و نیشتمانیەکانە. ڕۆژهەڵات لەم پەیوەندیەدا بۆ پارچەکانی تر نرخی زۆری داوە و ڕەچاوی پرەنسیبە گشتیەکانی کردووە. بەڵام مەخابن کە دەگاتە ڕۆژهەڵات نەک ڕەچاو ناکرێ بەڵکو لە پێناو ئەوانی تر دەکرێتە قۆچی قوربانی. لە هەمان کاتیشدا دەبێ ئەو پرسیارەش بکەین، ئەخۆ ئەگەر هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات دەستەوەستان نەبان و چالاکانیان لە دەرەوە لە باتی قسە و دروشمی بریقەدار بەکردەوە کاریان بۆ پێشخستنی دۆزی کورد لە ئێران کردبا، ئەوانەی باشوور و ڕۆژئاوا و باکوور دەیانتوانی ئاوا بەپانەوە جەلادەکەی تاران بلاوێنەوە. ئیبراهیم ڕەیسی پێشکوژرانی دەیوت ئێران نزیک بووەتەوە لە لووتکەی گەشە و پەرەسەندن. ڕاستی دەکرد بەو جیاوازیەوە کە ئەوە ئێران نەبوو، خۆی بوو. لووتکەی گەشەش نەبوو، لووتکەی کێوەکانی ئازربایجان بوو کە بەسەرەوە درا بە عەرزا و کوشتی.